شوبات و ڕۆژانی دواییدا لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی مەراسیمێکی تایبەت بە میادا بەڕێوە دەچێت. بەڕێزان بۆ زانیاری زیاتر دەچینە لای جەلال محەممەد پێامنێری پێم لە شاری سلێمانی. جەلال سڵاو لێبێت، یادەکە چێ تێیدا بەشدار دەبێت وە چی تیادا باز دەکرێت؟ سڵاو لە تۆ کاکارزان لە بینێرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە ئەمڕۆ لە حوتەمین ساڵیادی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییدا کە ئەمڕۆ هەفتەی شوبات و 7 ساڵ بەسەرە و ڕۆژەدا تێدەپەڕێت کە هەندێک لە چالاکی لە شاری سلێمانی بەڕێوە چووە کە ئەمڕۆ ئەمە دووەمین چالاکیە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. مەراسیمێکی بەرفراوانە بۆ کەسوکاری شەهیدان، کەسوکاری شەهیدانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات، کەسوکاری شەهیدانی خۆپیشاندانەکانی ساڵی 2015 و 2018 لە قەڵاتزێ و لە کۆیە و هەروەها بەشێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانی کە ئەو کاتە ئۆپۆزیسیۆن بوون و ئێستا دوانیان جارێکی تر ئۆپۆزیسیۆن و لە بەرەی خەڵکدان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامین و هەندێک لە چالاکوان و ڕۆژنامە نووسەکانی ئەو سەردەمانەی کە خۆپیشاندانەکان تێدا بەڕێوە دەچوون. لێرە هەمویان بەشدارن، کەسوکاری شەهیدان بەشدارن. مەراسیمەکە پێکاتوە لە وتاری کەسوکاری شەهیدان و وتاری لایەنە سیاسیەکان و بەخشینی خەڵات بەسەر هەندێک لە ڕۆژنامە نووس و چالاکوانی ئەو کاتە و لەگەڵ کەسوکاری شەهیدەکانی قەڵاتزێ و کۆیە و هەروەها خەڵاتێکی تایبەتیش هەیە بە کە دەبەخشرێت بە بەڕێز نوشیرۆ مستەفا ڕێخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا وەفاتی کردووە. من لێرە یەکێک لە چالاکوانەکانی هەفتەی شوباتم لەگەڵایەکە دیارە بەشدارە لە مەراسیمەکە و لە کاتی خۆی یەکێک بوو لە چالاکوانە ئەکتیڤەکان و یەکێکە لەوانەی کە خەڵاتەکان وەردەگرێ. من دەمەوێت زیاتر لەگەڵەوە قسە بکەم کە مامۆستا لێر زۆر سپاس بۆ دەرفەتە. دەتانەوێت بەم بۆنانەیە چه پەیامێک بدەن، پەیامتان بۆ کێ دەبێت؟ دەتانەوێت بیانی ساڵانە تەنها ئەم مەراسیمانە یاد بکەنەوە و تەواو؟ سڵاو بۆ ئێوەش. لە ڕاستیە ئێمە ئەم بەردەوامیەمان پەیامێکی تەواوە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، بۆ ئەو حیزبە دەسەڵاتدارانی کە یاسا پشتگوێخن، کە شەهیدانی ڕێگای شەقام، ڕێگای سەروەری یاسا پشتگوێخن. لە ڕاستیە ئێمە بەردەوامیمان گەورەترین پەیامە بۆ ئەوان و ئێمە دووپاتی ئەەکەینەوە کە خوێنی شەهیدەکان ناڵێن بە زیای بڕوە و ئێمە هیچ کاتێک سازش ناکەین لەسەر خوێنی شەهیدان. باشە لەو کاتەوە کە دیارە خۆپیشاندەران و ئەو کاتە خەڵکی ناڕازی هەندێک داواکاری و داخوازیان هەبوو بۆ حکوومەتی هەرێم، تا ئێستا چۆن لە داواکاریەکانی خۆپیشاندەران و کەسوکاری شەهیدان هاتوونەتە؟ لە ڕاستیە هیچ داواکاریش ئێمەیان جێبەجێ نەکردووە، بەڵکو ئەوان ڕۆژانە یاسا پێشێلەکەن، ڕۆژانە پەرلەمانەشکێنن، ئەندام پەرلەمان بێ، سەرۆکی پەرلەمان بێ، یاسا لە وڵاتە بە معنای کەلیمە تێک و پێگەشکێنن. ئێمە گرنگی ئەین بەوەی کە بەردەوام بین لەسەر ئەم ئیشەی خۆمان، بەردەوام بین لەسەرەوەی کە داوا ئەەکەین وەکو چۆن هەفتەی شوبات ئێمە ناومان ناوە سەرەتای مێژوویەکی تازە، سەرەتای مێژووی سەرهەڵدانی شەقام، سەرهەڵدانی ئەو شۆڕشە گەورەی کە بەڕاستی چوینەوە بە دژ گەندەڵکارانە. ئەوان ئێستا ترسێکیان لێ نیشتووە. لە 2011ەوە دەسەڵاتدارەکان ئەزانن کە بەڕاستی خەڵکێکەیە کە لیان نیگەرانە، چونکە ئەوان لە چوادەوری خۆیانە کۆمەڵێ ماستاوچی و کەڵکچی هەن کە شتەکانیان لێ ئاوەژوەکەن، شتەکانیان لێ ئەگۆڕن. بەڵام لە 2011ەوە لە هەفتەی شوباتی 2011 بۆیان دەرکەوتووە کە خەڵکێک لیان ناڕازیە بە معنای کەلیمە و هاوارەکە پڕ بەدەمی شەقامەکانیان پڕ کردووە لەوەی کە ئێمە جارێکی کە دەسەڵاتێکی وا گەندەڵ و دزمان ناوێت ئەبێ بچنەوە بە خۆتانەیە بیگۆڕن. زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتە. دیارە کاکارزان لێرەوە کاماژەم پێکرد بەشێک لە کەسوکاری شەهیدانی هەفتەی شوبات لێرە بەشدار. من دەمەوێت بچمە لای دایکی سوورکیەوە کە لێرە لە نزیکمەوەیە. دایکیان سڵاو لێبێت. ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ ئێوە کە ساڵانە بەشداری مەراسیمەکان دەکەن، پەیامێکتان بۆ کێ هەیە و دەتانەوێت بڵێن چی پێتان خۆشەوە ساڵانە تەنها مەراسیمەکە زیندوو بکرێتەوە؟ پێمان خۆشە هەتا ما بین هەتا زوم نوەکەینەوە، بەس داوا لەم حکوومەتە گەندەڵەیەکەین بکوژەکانمان بگرن. ئێمەش هیچ شتێکمان ناوێ، بکوژەکانمان بگرن و ئازادیان ئەوان ئەوەکانی مێسقانیان لەمە ئەوان ئازادن بەسەر زیادەکانە ئەڕۆن. داوا لەوەکەین، داوا لە حکوومەتەکەین، داوا لە هەموو وڵاتەکانەکەین. ئەم بکوژەکانمان بگیرێ، ئی هەموو کوشتنەکان، ئی هەموو ئەم خەڵکە. دوای 7 ساڵی هێشتا دۆسیە ئێوە یا بکوژی ڕۆڵەکانتان لە دادگایەک لای نەکراوە؟ ئێمە هەرماوە، دادگاکەمە هینەکەمان دانەخراوە، کێسەکەمان هەر دانەخراوە، هەرماوە. چاوەڕێتیەکەن وەڵا چاوەڕێەوەکەن ئەم گەندەڵانە بێن بە خۆیان ناو
ئەم بکوژانە بگرن داوا ئەوەکەین داوای چیەکەین بەس داوای هیچ شتێکمان ناوێت نە پارەمانەوێت نە سەرەتمانەوێت ئەوەی یانێ ئەیەن بە ئێمە هەڵیگرن بۆ دزی و حیزەکانی خۆیان ئێمە ئەو پارەمان ئەوانەمان ناوێت دەستەکان خۆش بە دیارەکە کارزانێکی کتر لەو شەیدانی هەفتەی شوبات ئومێد جەلال بوو کە ئەو کاتە کە وێنەکانیشی بڵاو کرایەوە کۆرپەیەکی پێنج مانگە لە باوەشایەتی کە لەو کاتەیە کە چوو بوویەوە دەرەوە بۆ کڕینی شیر بەداخۆ لەناوە پڕێ خۆپشاندارەکان بە بۆمبێکی دەنگی ژیانی لەدەستدا من ئێستا ئەو منداڵم لەگەڵایە لێرە کە ئێستا تەمەنی 7 ساڵە و ئەو کاتە دیارە تەمەنی 5 مانگ بووە مەوێ بزانم چیم بووە یانە زیان چۆنی باشی باشم دەنگ و باست باشم بیری چی ئەەکەیتەوە هیچ بیر لە باوکتەکەیتەوە وێنەکانی ئێستا دەبینی چی ئەڵێ پێ دەڵێم خۆزت تا لێرە بووە چی پێدەوت سەرم خۆشمە باوکم زۆر باشە دەست خۆش زۆر سپاس کاکارزان دیارە لە کاتژمێر ئەمڕۆ لە کاتژمێر حوتی ئێوارە لە کەناڵی ئاسمانی پێیان بەرنمەیەکی تایبەت دەبێت بە کەسوکاری شەیدانی هەفتەی شوبات ئەگەرچی بەرنمەی تریش دەبێت بە درێژایی شەو بەڵامەوە بەرنمەیان تایبەتە بە کەسوکاری شەیدانی هەفتەی شوبات کە تیدا بەشدارن ئەو خێزانانی کە بەخواست و ویستیان بەخواست و ویستی خۆیان دەیانەوەگەدەوە لەوێ زیاتر لەگەڵ ئەوانە گفتوگۆ دەکەین و دەمێ بزانم ببوورە جەلال پەیامەکان گەیشتن بەڵام دەمێ بزانم لەسەر ئاستی بەرپرسانی حکومی پارێزگای سلێمانی کرد بەشداری لە ئەم مەراسیمانی ئەمڕۆدا کردووە کە ئێستا وەکو لە وێنەکاندا دەردەکەوێ هاوڵاتیەکی زۆر و چالاکوانان و ڕۆشنبیران تایدا ئامادەن لەڕ ئاستی بەرپرسانی باڵای حکومی هیچ کەسێک تایدا بەشداری کردووە زۆر باشە کاکارزان دیارە ئەمانە هەمووی میوانەکانن کە لە بەرچاو کامێرەکەەوە دیارن جگە لە پەرلەمانتار لە چالاکوانانی سەرای ئازادی لە نوێنەری سێلایەنە سیاسیەکەەوە کاماژەم پێکرد لەگەڵ کەسوکاری شەهیدەکان دیارە سەرۆکی پێشووی پەرلەمان و هەندێک لە خەڵکی بەرجەستەی کۆمەڵای کەسی سیاسی تایە بەڵام هیچ بەرپرسێکی حکومی لێرە ئەوەندەی کە من چاوەگێڕم بەدی ناکرێت لەوەی کە لەسەر ئاستی چۆ پارێزگا بێت یا لەسەر ئاستی وەزارەت یا لەسەر ئاستی حکوومەت لە نوێنەری حکوومەت هیچ لەو بەرپرسانە لێرە بەدی ناکرێت بەڵێ جەلال محەممەد پێامنێری پێم لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.